نوری نەمر. هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە. لە فەرموودەیەکدا کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ ڕیوایەتی کردووە، پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم دەفەرموێ: ما أنزل الله داء إلا أنزل به شفاء. وای گەورە نەخۆشیی نەناردووە کە بە دوایدا چارەسەرێکیشی بۆ بەدی نەهێنابێ. واتە چەند جۆری نەخۆشی هەبێ، بە دڵنیاییەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە شێوازی چارەسەر و تیماریکردنیشی بۆ دروست کردووە. هەمەکیترین و گشتگیرترین وتەیەک لە دنیای پزیشکیدا و لە ڕووگەی هاندانی زانستخوازیەوە تا ئەمڕۆ وترابێ دەبێ ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا بێت. ئەمە ئەوە دەگەیەنێ کە ئەگەر نەخۆشیەکە بێت بێگومان چارەسەرەکەیشی هەیە، کەوا بێ ڕۆژێک لە ڕۆژان بە پشتیوانی و کۆمەکی پەروەردیگار بە حەتمی دەتوانرێت دەرمانی هەموو دەردەکان بدۆزرێتەوە. ڕیوایەتێکی تری فەرموودەکە بەم جۆرەیە: لكل داء دواء. هەموو دەردێک دەرمانی هەیە. لە فەرموودەیەکی دیکەشدا هاتووە کە تداووا فإن الله عز وجل لم يضع داء إلا وضع له دواء غير داء واحد الهرم. ئاگادار بن کەم تەرخەمی نەکەن لە تیمارکردندا. خوای گەورە دەردێکی ناردبێ، ئەوە بە دڵنیاییەوە بە دوایدا ڕێگە چارەیشی پیشانداوە. تەنها یەک نەخۆشی هەیە چارەسەری نەبێ، ئەویش پیربوونە. خۆ ئەگەر ڕێگە چارەی درێژکردنەوەی ژیانیش بدۆزنەوە، یاخود بۆ ماوەیەکی کاتی تەمەنی مرۆڤەکان لە ئاستێکی دیاریکراویشدا بوەستێنن، بەگرە ئەگەر مردنیش دوا بخەن، ئەوە دیسان دەستەوەسان دەبن لەوەی کە گەشتی تەقدیرکراوی قافڵەی مرۆڤایەتی بوەستێنن. ئەو ڕێگایی کە لە جیهانی ڕۆحەوە دەست پێ دەکات و بە قۆناغی منداڵی و لاوی پیریدا گوزەر دەکا و سەرنجام بە گۆڕدا تێپەڕ دەبێ و لەوێشەوە تا حەشر درێژ دەبێتەوە، پاشان بەردەوام دەبێت تاکو لە بەهەشتیان لە دۆزەخ کۆتایی پێدێت. بەرگرتنیش بەم ڕێگایە هەرگیز ممکن نییە. ئەوە تا مرۆڤەکان دێنە دنیاوە و گەورە دەبن و پاشان پیر دەبن، لە پاش پیربوونیشیان دەمرن. ئیتر جگە لەمە هەموو دەرد و نەخۆشیەکانی تر چارەیان هەیە، ئەوەندە بەسە کە توێژینەوە بکرێ و بدۆزرێتەوە. فەخری کائینات عەلەیهی سەڵاتی وەسەلام بەم دەربڕینە و هاوشێوەکانی ئەمە تەواوی مرۆڤایەتی بۆ توێژینەوەی زانستی هاندەدات و بانکێشتی سەرجەم زانایان و لێکۆڵەرەوان و تێگرای ئەو ملهمونەش دەکات کە بەهرەمەندی ئیلهامن بۆ گەڕان بە دوای چارەسەردا. بەشێک لە بودجەکانتان تەرخان بکەن بۆ بنیادنانی ناوەندی توێژینەوەی زانستی، تاوەکو ئەو مەنزڵەی دەگاتە کەناری مردن. بڕۆن و هەر چۆنێک بووە ئەو گۆڕەپانە فراوانەی کە تا ئەو سنوورە درێژ دەبێتەوە بیخەنە ژێر کۆنتڕۆڵی خۆتانەوە. جاخۆ قورئانی پیرۆزیش هەردەم ڕێنماییەکانی لەم بوارەدا چڕ کردوێتەوە. ئەوە تا کاتێک تاسە و خولیای زانستخوازی لە مرۆڤەکاندا دەبزوێنێت، موعجیزەی پێغەمبەرانیان دەخاتە پێشچاو. بە خستنەڕووی ئەو موعجیزانەش ئەو کۆتا سنوور و دوایەمین مەنزڵە دیاری دەکات کە لێکۆڵینەوە و دۆزینەوەکان پێی دەگەن. بەڵێ، جا هەروەک چۆن پێغەمبەران عەلەیهی سەڵاتی وەسەلام لە ڕۆحیانەت و ژیانی معنەویدا بوونە ڕابەر و پێشەوای مرۆڤایەتی و لە ڕێگا خوار و خێچەکانەوە بەرەو کەناری ڕاست و سەلامەتەکان ئاراستەیان کردن، هەر بەو شێوەیەش لە زانستە ئەزموونیەکاندا واتە لەو زانستانشدا کەمایی ڕۆشنایی عەقڵ و ژیرین ڕێبەرایەتیکردنی گرۆی ئادەمیزادیان گرتە ئەستۆ و هەر یەکێکیان وەک شارەزە و پسپۆڕی بوارێک پێشیان کەوتن و ڕێگەیان پیشاندان. هەر بۆیە دەتوانین بڵین مرۆڤایەتی کلیلی سەرجەم پێشکەوتنە مادی و معنەویەکانی لە پێغەمبەرانەوە وەرگرتووە. بەڵێ، مەبەست لە باسکردنی موعجیزەی پێغەمبەران لە قورئاندا لە پێناو هاندان و تاسە بزوێنی ئێمەی مرۆڤە بۆ گەیشتن بەو سنوورەی موعجیزەکان کە ڕێگەمان دراوە پێی بگەین. بۆ نمونە، حەزرەتی مەسیح بە ئیزنی خوا مردووی زیندوو کردوێتەوە. قورئانی پیرۆزیش ئەمەمان بۆ دەجێڕێتەوە، بەڵام دەبێت ئەوە بزانین کە ئەوە کۆتا سنوورە و پێشکەوتنی مرۆڤ لەو ئاستەدا کۆتایی دێ. بۆچی؟ ئاخر چونکە لەوێدا کارە ئاساییەکان تەواو دەبن و ئیتر لەو دی و ئەو سنوورەوە کارە دەرئاساکان دەست پێ دەکەن. توانستی ئادەمیزاد و ئەو کارانش کە بە ئیرادەی مرۆڤ دەتوانرێ بکرێن ناتوانن لە چوارچێوەی یاسا فیتریەکان ئەو یاسا باوانەی لە گەردووندا بەکاردێن بترازێنن. بەڵێ، داهێنانە سەرسوڕهێن و ناوازەکانی زانست و تەکنەلۆژیا بگەنە هەر ئاستێک هێشتا کۆڵەوارن لەوەی سنوورەکانی پەرج و تێپەڕ بکەن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو سنوورانە کایە و گۆڕەپانی ئەنبیایی ئەیزامن و تا ئەبەدی شەروە دەمێننەوە. بەڵێ، ئەوە تەنها پێغەمبەرانن کە دەتوانن لەو کایەدا بجوڵێنەوە. ئیتر لەم دیوی ئەمەوە و
تا ئەو سنوورەی موعجیزەکان دەست پێ دەکەن پێشکەوتن و قۆناغبڕی ئادەمیزاد هەموو کات ممکینە. جاخۆ هەموو ئەو هاندانانەش هەر لەبەر ئەمەیە. ئیترەوە تا دەبینی قورئانی پیرۆز بە معجیزەکەی حەزرەتی مەسیح عەلەیهی سەڵات وەسەلام گیانی شەوق و تاسە دەکا بەبەر ماندا و پێمان دەڵێ ڕێگاکانی چارەسەر و هەتوان هەتا سنوورەکانی مردن کراون. تەنانەت ئەو نەخۆشیانەش کە تا ئێستا چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە وەک شێرپەنجە و ئایدز چارەیەکیان هەر هەیە بە دوایدا بگەڕێن و بیدۆزنەوە. تەنانەت هەندێک لەو نەخۆشیانەی کە پێشتر وا دەبیندران چارەسەریان نییە وا ئەمڕۆ بە ئاسانی چارەسەر دەکرێن. جا ئەگەر چاکی هەوڵ و گەڕانی لێ بکەن بەلادا ئەوە چارەسەری ئەو نەخۆشیانەش دەدۆزنەوە. هەروەها و معجیزەیەش کە بەدەستی حەزرەتی موسا عەلەیهی سەڵات وەسەلام پێشکەشی مرۆڤایەتی کرا ئەو وانەیەمان فێر دەکا کە دەتوانرێت بێگیانەکان ڕام بکرێن بۆ بەجێهێنانی کۆمەڵە ئەرک و فەرمانێک. بەڵێ لەم سەردەمەدا ئەم دەرگایە خراوەتە سەرپشت، بەڵام نە ئەمڕۆ و نە سبەینێش هەرگیز مرۆڤ ناتوانێت گۆچانەکەی دەستی فڕێبدات و لەسەر شێوەی مارێکی ڕاستەقینەدا بیبینێت، چونکە ئەوە ڕووداوێکە لە دنیای کارە دەرئاساکاندا بەڕێوە دەچێت. ئەوەش کە لە توانای ئێمەی ئادەمیزاددایە تەنها ئەو شتانەیە کە لە چوارچێوەی یاساباوەکانی گەردووندا خۆیان دەبیننەوە. جێی خۆیەتی لێرەدا باسێک لە قورئانی پیرۆزیش بکەین، ئەو قورئانی کە معجیزەیەکی بێوێنەیە و هیچ توانستێک پێی ناگاتەوە. بەڵێ قورئانی پیرۆز هەر لە سەرەتاوە تا کۆتایی دوایەمین ئاسۆی هزری ئەدەبیە و پێگەیشتنەوەی مەحاڵە. ئەو وتە و داڕشنە وێژەیانەی کە لە بەرزترین ئاستی ئەدەبی و هۆنینەوەدان و ئەو دەربڕینانش کە مرۆڤەکانیان ڕاپێکی دوای خۆیان کردووە ڕۆژێک دێت تا بەر دەرگای قورئانی پیرۆز نزیک دەبنەوە. بەڵام ئیتر لەوێدا هەروەک لە بید دەگەنە ئاسۆی سەرسامبوون و دەچەخن، چونکە قورئانی پیرۆز معجیزەیەکی ناوازەیە لە گفتاردا. جا بۆیە گفتار و ئاخاوتنە مرۆییەکان هەر چەندێکیش قەشەنگ و کاریگەر بن هێشتا لە چوارچێوەی کاروبارە باو و ئاساییەکان دەرناچن. جا لەبەر ئەوەی ئەو بابەتە باسێکی تەواو جیاواز و سربەخۆیە ئەوە بێ ئەوەی ئاماژەشی بۆ بکەین دەستی لێ هەڵدەگرین و بەجێی دێهێڵین بۆ ئەو بەشەی تایبەتە بەم باسەوە. هەروەک پێشتری ئاماژەمان پێدا معجیزەی پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام وەک بڵێ سنوورێکی دیاریکرا و پێک دەهێنن و ئاسۆی زانستە ئادەمیەکان دەشکێنن. لە هەمان کاتدا باسکرانیشیان لە قورئانی پیرۆزدا ئەرچی هاندان و تاسە جوڵاندنی مرۆڤەکان بەجێ دەهێنن. ئیتر دوای ئەمە بۆ هەوڵ و کۆششی مرۆڤەکان بەجێ دەهێڵرێت. پێویستە مرۆڤ هەوڵ بدات بگاتە ئەو خاڵە و لە بازنەی باو و ڕێسە ئاساییەکاندا هەموو شتێک تێی بکات و لە هەوڵی نزیکبوونەوەدا بێت لە سنووری جیهانی دەرئاساکان. بەڕادەیەک کە ئەگەرگریمان هەنگاوێکی تری لەم دی و ئەو سنوورەشەوەنە بتوانێت بەو ئاسۆیانەدا گوزەر بکات کە بەروبوومی معجیزەکانی پیادا شۆڕ بوونەتەوە. بۆ نمونە مرۆڤ لە گۆڕەپانی زانستی پزیشکیدا تا ئەو ئاستەی دەگاتە مردن دەتوانێت پێشکەوتن تۆمار بکات، بەڵام کە دێتە سەر مردن ئەوە شتێکە چارەسەری نییە، چونکە مردنیش هەروەک ژیان مەخلوقێکی خوای گەورەیە. ئاەتی خەلەق المەوت والحەیاة هەر ئەو خۆی مردن و ژیانی بەدی هێناوە ئاماژە بۆ ئەم حەقیقەتە دەکات. بەڵێ مردن لە ناوچوون و داڕزان و کوژانەوە و هەڵوەشانەوە نییە، بەڵکو بە ئەمر و ویستی پەروەردیگار بریتیە لە وەرگرتنەوەی هەموو ئەو شتانەی کە تا ئەو ڕۆژە بە ئەمانەت ڕاستپاردەکرابوون. ئیتر هاندەرانی زانستەکان هەر تا ئەم ڕادەیە دەبێت. هەر بۆی ئەو بەرپرسیارەتەی دەکەوێتە سەرشانی هەموو غیرەتمەندان و هیمەت بڵندان ئەوەیە کە گوێ بدەنە ئەم هاندانە و پشکی خۆیانی لێوەربگرن و دوای توێژینەوە و هەڵسەنگاندن بیخەنە خزمەت و سوودی مرۆڤایەتیەوە. پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵات وەسەلام سەبارەت بە زانستی پزیشکی بە تایبەتی دەربارەی هۆشیاری تەندروستی کە پزیشکی خۆپارێزی ناو دەبرێت چەندین فەرمودەی فەرمووە. ئاشکرایە ئەم بابەتە پانتاییەکی فراوانی لە زانستی پزیشکی داگرتووە، هەر دەشپێوا بێت، چونکە گرنگترین شت ئەوەیە کە تاک لە نەخۆشکەوتن بپارێزرێت. ئەمەش تا بڵێ کارێکی ئاسانە، بەڵام پاش توشبوون بە نەخۆشی چارەسەری زەحمەت و گران دەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەرەتادا گرنگی بەم لایەنەداوە و ئەم بابەتە پزیشکی خۆپارێزی کردووەتە چەقی زۆرینەی ڕێنماییە پزیشکەکانی. هیچ جێگەی سەرسوڕمان نییە کاتێک لە عەسری سەعادەتدا پزیشکەکان بە تایبەتی ئەوانەی لە دەرەوە دەهاتن بۆ مەدینەی منەوەرە کاریان دەست نەدەکەوت. گرنگترین هۆکاری ئەمەش دەگەڕایەوە بۆ تەواو ڕەچاوکردنی ئەو دەستورانەی کە پێغەمبەری خوا لەم بارەوە داینابوون. حەزرەتی ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵەوەشدا کە تەییب القولوب بوو و ساڕێژی دڵ و دەروونەکانی دەکرد
لە هەمان کاتیشدا لە ڕووی جەستەییشەوە وەک بڵێ پزیشکی دەکرد و چەندان ڕێوشوێنی دەگرتە بەر لە پێناو پاراستنی مرۆڤەکانی دەوروبەری لە هەموو دەردێکی مادی و مانەوی. لەو سەردەمانەدا تاعون نەخۆشیێکی سامناکی ئەوتۆ بوو کە نەدەتوانرا بەری پێبگیرێ. لەم سەردەمەی خۆماندا ئایدس چی بێت، تاعونیش ئەو سەردەمە ئەوە بوو. جابۆیە یارانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرامبەر ئەم نەخۆشیە ترسناکە زۆر هەستیار و خۆپارێز بوون، چونکە سەروەرمان بەردەوام لەم پەتە ئاگاداری دەکردنەوە و هۆشیاری دەدانێت. ئیترام کۆمەڵە نورانیە لەناو خۆیاندا بە پاکژی و بێگەردی خۆیان دەژیان، بەڵام هاوکات لەگەڵ هەڵمەتە سەربازیەکاندا بەرەو شام و ئەنتاکیا ئەوانیش تووشی ئەو پەتا کوشندەیە بوون کە لە ژینگەی پیس و پەتاسێنەکەی ڕۆمەکاندا هاتبوو ئاراوە. پەتاکەی ئامواسیش پەتایەکی لەم جۆرە بوو کە بەهۆیەوە 3000 سەحابی لەو دەڤەرە شومەدا شەهید بوون. لەو ڕۆژەدا ئەمینی ئومەت ئەبوو عوبەیدەی جەڕاحیش لە نێو ئەوانەدا بوو کە لە عەمواز بوون. ئەوە بوو عوبەیدەی کە حەزرەتی عومەر چەندین ساڵ دواتر کاتێک بەهۆی پێکانەکەیەوە کەوتە سەر جێگا دەربارەی فەرمووی ئەگەر ئەبوو عوبەیدە لە ژیاندا بووایە ئەوە ئەوم لە جێگای خۆم پێشنیاز دەکرد بۆ خەلافەت. کاتێکی شاندی نەجرانیەکان هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و داوایان لێکرد کە کەسێکی ئەمین و متمانە پێکراویان لەگەڵدا بنێرێ، ڕووی مبارەکی کردە ئەبوو عوبەیدە و فەرمووی هەڵسە لەگەڵیان بڕۆ. بەڵێ، ئەو ئەمینی ئومەت و یەکێک بوو لەو دەکەسەی مژدەی بەهەشتیان پێدرا بوو. ئەیدی ئەم ڕۆژە ئەم سەحابیە بەڕێزەش لەو ناوچەیەدا بوو کە پەتای تاعون گیانی مرۆڤەکانی دروێنە دەکرد. ئەم بەسەر هاتە لە ڕۆژەکانی خلافەتی حەزرەتی عومەردا ڕزای خوای لێ بێڕوویدا. خەلیفەی پێغەمبەری خوا سەردانی ناوچە فەتەحکراوەکانی دەکرد و لە نزیکەوە چاودێری پێشاتەکانی دەکرد. نیازی بوو سەردانی ئامواسیش بکات، بەڵام کاتێک بیستی پەتای تاعون لەو ناوچەیەدا بڵاو بووەتەوە بڕیاری گەڕانەوەیدا. لە بەرامبەر ئەم هەڵوێستەدا ئەبوو عوبەیدە پێشی لێگرت و پێیوت ئەی عومەر، مەگەر لە قەدەری خوا هەڵدەی؟ حەزرەتی عومەریش لە وەڵامدا فەرمووی بەڵێ، لە قەدەری خواوە، بەرەو قەدەری خوا هەڵدێم. لە ڕاستیدا ئەمە ژێشێکە لە بەڵگەکانی فیراسەتی حەزرەتی عومەر. داخۆ کارێکی دروستی کردبوو؟ ئایا بە گەڕانەوەی پێکا بووی؟ جا کاتێک حەزرەتی عومەر لە بیری ئەم گومانانەدا بوو، عەبدوڕەحمانی کوڕی عەوف گەیشت بەهانایەوە و ئەم فەرمودەیەی بۆ جێڕایەوە إذا سمعتم به بأرض فلا تقدموا عليه وإذا وقع بأرض وأنتم بها فلا تخرجوا فرارا منه. ئەگەر بیستان لە شوێنێکدا تاعون بڵاو بۆتەوە، ئەوانەکەن بچن بۆ ئەو شوێنە، و ئەگەر لەو شوێنەی ئێوە لێی بوون ئەم پەتایە سەری هەڵدا، ئەوە لە تاو ئەوەی لێی هەڵبێن مێنە دەرەوە. تکا دەکەم ئایا ئەمە هەر ئەو ڕێو شوێنە نییە کە پزیشکی هاوچە ڕغناوی لێناوە پەرژینی تەندروستی؟ جا هەروەک دەبینن چەندین سەدە لەمە و پێش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی فەرمووە و زانستی پزیشکی ئەمڕۆژ تەصدیقی دەکات و دەڵێ ڕاستت فەرمووە. دەردی گولی و پەرژینی تەندروستی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکدا کە هەردوو پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل و بخاری دەیگێڕنەوە دەفەرموێ فر من المجدوم كما تفر من الأسد. هەروەک لە شێر هەڵدەیت ئاواژ لە کەسێک تووشی گولی بوو بێت هەڵبێ. ئەو دەربڕینە شوێنراوەی لە فەرمودە پیرۆزەکەدا هاتووە هیچ پەیوەندێکی نە بە میکرۆبی گولیەوە هەیە، نە بەوەشەوە کە مرۆڤی گول لە شێر بچێت وەک هەندێک کەس وا گومان دەبن. پێم وایە وەک زۆرێک مەسەلەی تر ئەم لێکچواندنانە کۆمەڵە هەڵبەستراوێکن لەلایەن کەسانی ترەوە بەرهەم دەهێنرێن، ئەگەر ناڕەچاوکردنی نیاز و مەبەستێکی لەم جۆرە لە دەربڕینەکانی پێغەمبەری خوادا هەرگیز شایانی باس نییە. نابێت ئەو هەڵهاتنەی لە فەرمودەکەدا ئاماژەی بۆ کراوە وا تێبگەین کە مەبەستی ئەوە بێت کابرا کەوشەکانی بخاتە بنباڵی و ڕابکە، بەڵکو لەوانەیە پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم لە ڕێگەی ئەم فەرمودەیەوە ئامۆژگاریمان بکات کە بەرەنگاری ئەو نەخۆشیە ببینەوە کە بە گولی ناو دەبرێ و بە دوی ڕێگە چارەکانی خۆپارێزیدا بگەڕێت. واتە ئەوەی ئامۆژگاری لەبارەوە کرا بریتیە لە پەرژینی تەندروستی و جماندن دژی توشبوون بەو پەتایە. جا مرۆڤەکان لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی شێردا چەند هەستیاری بنوێنن، پێویستە لە بەرامبەر گولیشەوە ئەوەندە وریا و هەستیار بن، چونکە سەرجەم گفتارەکانی پێغەمبەری خوا دارای ڕەهەند و قوڵاییەکی تایبەتن. بەڵێ، بە هەوڵ و کۆششێکی زۆر جددی نەبێت مرۆڤ ناتوانێت دەرچی حەقیقەتی فەرمایشتەکانی ئەو زاتە بکات. نوری نەمر